بینەرانی هێژە سڵاوتان لێبێ و لە ئاکتوێلێکی دیکەدا پێکەوەین. ئاکتوێلی ئەمڕۆمان بە هەواڵێک لە پێشکەوتنەکانی ئۆپراسیۆنی ڕەقەوە دەست پێ دەکەین. بینەرانی هێژە لە درێژەی ئۆپراسیۆنی ڕزگارکردنی شاری ڕەقەدا شەربانان گەڕەکێکی دیکە بە ناوی گەڕەکی سینا لە چەتەکانی داعش پاک دەکەنەوە. شەربانانی هەسەدە لە ئەنجامی شەڕێکی 4 ڕۆژە لە گەڕەکی سینادا بە تەواوی چەتەکانی داعشیان لەو ناوچەیە پاک کردە و شەڕی بە کۆڵان دوای 4 ڕۆژ گەیەندرایە ئەنجام. ڕاگەیەنرا کە لە ئەنجامی شەڕ و پێکدادانەکاندا گەڕەکە بە تەواوەتی لە چەتەکان پاک کراوەتەوە و تێدا 9 چەتە کوژدا و 12 دیکە بریندار بوون. هەروەها دەست بەسەر ژمارەیەک چەک و تەقەمەنی چەتەکانی داعشیشدا لەو شەڕەدا گیراوە. بینەرانی هێژە دۆخی زیندانەکانی ئێران هەستیارە و ڕژێمی ئێران بۆ ئەوەی تەسلیمکاری لەسەر گیراوان پەیڕەو بکات هەموو جۆرە گوشارێک بەرامبەر بە گیراوان پەیڕەو دەکات. لەو چوارچێوەیەدا دۆخی گیراوان لە گرتوخانەی ئورومیە دوێنێ باسمان لەسەر کرد بۆ ئەمڕۆژ هاوکارم فەردین محەممەدی راپۆرتێکی سەبارەت بە گرتوخانەکانی ئێران ئامادە کردووە. پێکەوە دەیبینین و پاشان ئەم بابەتە لەگەڵ فەخرەدین فەرەجی چالاکی سیاسی و زیندانی سیاسی پێشوو لە ئەڵمانیاوە تاوتوێ دەکەین. ڕۆژ لە دوای ڕۆژ گوشارەکانی کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە ناو گرتوخانەکانی ڕژیمی ئێران پەرەدەستێنێت. بە تایبەت بەندکراوان لە گرتوخانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە دۆخێکی خراپدان. لە زۆربەی وڵاتانی جیهان زیندان وەکو شوێنێک بۆ گۆڕانکاری لە بەندکراودا بەکاردەهێنرێت و هەوڵ دەدرێت سزادراوی کۆمەڵایەتی و مەدەنی لە دوای ئازادیدا تاوانێکی تر ئەنجام نەدات و پێداچوونەوە لە خۆیدا بکات. بەڵام لە وڵاتانی داگیرکاردا بە پێچەوانەوەیە. ئێران یەکێکە لەو وڵاتانەی کە نەک تەنها گرتوخانەکانی نەیتوانیوە ببێتە شوێنێک بۆ پێگەیاندنی کەسایەتی سزادراوان بگرە بووەتە جێگایەک بۆ پەرەپێدان بە ئامرازەکانی کردنی تاوان و زۆربەی سزادراوان لە کاتی ئازادیدا تووشی تاوانەکانی کۆمەڵایەتی دەبنەوە. لەم نێوەندەدا دۆخی گرتوخانەکانی ڕژیم لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر خراپترە و کاربەدەستانی کۆماری ئیسلامی تایبەتی سیاسەتەکانی ڕژیم لە ناو زیندانەکانی ڕۆژهەڵات جێبەجێ دەکەن کە ئەمە بۆ خۆی یەکێکە لە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بۆ پاکتاوکردنی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان. یەکێک لە سیاسەتەکانی ڕژیم هێنانی بەندکراوانی تر لە شارەکانی تری ئێرانەوە جێگە لە کورد و بەکارهێنانیان بۆ بەڵاوکردنەوەی مادە هۆشبەرەکانە لە ناو گرتوخانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. دابەشکردنی متادۆن کە جۆرێکە لە مادەی هۆشبەری ئاوەکی بەسەر ئەو گیراوانەوە تووشی مادەی هۆشبەر بوون و هەروەها دابەشکردنی جۆرەکانی قورسی هێوەرکەرەوە کە ڕێژەیەکی زۆری مادەی هۆشبەری تێدا بەکار هاتووە. هاوکات لە بەندی زیندانیانی سیاسیش هەوڵی کبکردنی دەنگی ئازادی خوازانی بەندکراو دەدات. تێکەڵکردنی بە کۆمەڵی گیراوانی تاوانی کۆمەڵایەتی لەگەڵ زیندانیانی سیاسی و کەسانی سەر بە ڕژیم کە بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوە دەکەن دوو خاڵی سەرەتاین کە دەتوانرێت باسی لەسەر بکرێت. سیاسەتەکانی ڕژیم نەک تەنها نەیتوانیوە لە ناو زیندانیانی سیاسی سەرکەوتوو بێت بەڵکو ڕوبەڕووی بەرخۆدانی بەندکراوانی سیاسی بووەتەوە. لێرەدا دەتوانین ئاماژە بدەین بە فەرزاد کەمانگەر و هەڤاڵانی کە بەرەنگاری سیاسەتەکانی ڕژیم لە ناو گرتوخانەکانی کۆماری ئیسلامی بوونەوە و تووشی شکەستیان کردن. مانگرتنی بە کۆمەڵی زیندانیانی سیاسی لە گرتوخانەکانی ئورومیە، سنا، مەریوان و ئێوینی تاران لە ساڵەکانی 2007 و ساڵانی تریش بەرامبەر سیاسەتەکان و کەمتەرخەمیەکانی ڕژیم یەکێکی ترن لەو خاڵانەی کە دەتوانێت باسی بکرێت. لە ئێستایشدا چەندین زیندانی سیاسی کورد و جگە لە کورد بەهۆی کەمتەرخەمی کاربەدەستانی ڕژیمەوە مانیان لە خواردن گرتووە و لە دۆخێکی مەترسیداردان.
بەڵێ بینەرانی هێژە راپۆرتێک بوو پێکەوە بینیمان و ئێستاش فەخرەدین فەرەجی زیندانی سیاسیمان لەگەڵدایە. بەڕێز فەخرەدین ڕۆژ باش. ڕۆژ باش، ڕێز و حرمەت بۆ کارمەندان و بینەرانی کەناڵی فریدۆم تیڤی. بەڕێز فەرەجی، ئێوە کەسێ بوونە لە زیندانیانی سیاسی. دۆخی گیراوان لە ئێستەدا چ گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە؟ بۆچی هەردەڕوا و گوشارەکان لەسەر گیراوان زیاتر دەبێ؟ کۆکارەکانی بۆچی دەگێڕنەوە؟ فەرموو. یەکەم خەڵکە جێگەی ئاماژەیە زۆر گرنگە لە سیستمی حاکمیەتی کۆماری ئیسلامیدا هیچ پێوەرێک یا پێناسەیەک بۆ تعریفی بەندکراوی سیاسی نییە و تەنانەت بە ئاژاوەگەڕ و تەنانەت بە ئاژاوەگەڕ وەیە وەک خۆیان دەڵێن ئێقدام عەلەیهی ئەمنیەتی ملی بە واتای مەترسی بۆ سەر ئاسایشی کۆمەلگا، کە ئەمە یەکەم هەنگاوە بۆ پێشێلکردنی مافی بەندکراوێکی سیاسی، کە ئەم شێوە تاوانە بە زۆری لە دادگای ڕژیمدا بە محاربە بە واتای دژایەتی لەگەڵ خوددا ناوزەت دەکرێت. بەندکراوی سیاسی پێش لەوەی کە بچێتە ناو گرتوخانەی گشتی دەبێت چەند مانگێک یا تەنانەت بۆ ماوەیەکی زۆر لە ژووری تاکەکەسیدا ڕای بگرن. تەنانەت ئێمە بینیومانە بە ساڵیش یا بە 2 ساڵ و بە 3 ساڵیش بینیومانە لە سلولی تاکەکەسی ڕای دەگرن کە بەم شێوەیە دەیانەوێت ورەی زیندانی داببەزێن و بە شێوەیەکی گشتی یا بە شێوەیەکی بڵێم چۆن زۆر دڕندانە دەیخەنە ژێر گوشار و ئەشکەنجەی نامرۆڤانە و بە شێوەیەکی دڕندانە لەگەڵی هەڵسوکەوت دەکەن کە زۆر جار دەبێتە هۆی نوقسانبوونی جەستەی زیندانی لەڕووی ڕۆحی و ڕەوانیەوە. بەڵێ بەڕێز فەرەجی، ئێوە باستان لە گوشارەکان کرد و بەشێک لە هۆکارەکان ئەگەر هۆکاری زیاتریش باسکەن لەو بابەتەدا باشە بێ. ئایا لەمەدا ڕژێم چەندە توانیویە بە ئامانجەکانی بگات لە بەرامبەر زیندانیەکدا؟ بە خۆشحاڵیەوە کە زۆر بە کەمی توانێتی لەگەڵ زیندانیانی سیاسی بە تایبەت زیندانیانی ڕۆژهەڵاتی کوردستان چون تا ئەو جێگەیە کە حیزبەکان و وەکو بڵێن ڕێکخراوە مەدەنیەکان توانیویانە کە لە دەرەوە یا هەر لە ناوی زیندانیشەوە کاریگەری خۆیان لەسەر کۆمەلگا هەبوو بێت. بەڵێ لە دەرەوە چه کاریگەریە هەبووە لەسەر ناوەوە؟ ئایا ئەو کاریگەریانە وەکو زیندانی ئێوە بە ساڵان لە زینداندا بوونە، ئایا ئێوە ئەو کاریگەریانەی دەرەوە و کاردانەوانەی دەرەوەتان پێ هەرس دەبوو چەندە دەیتوانی ببێتە هۆکاری ئەوەی گوشارەکان کەم بکرێتەوە یان مرە بدا بە گیراوان؟ وەکو پوششی ڕسانەی وەکو مانگرتنەکانی بازاڕیان بۆ زیندانیانی سیاسی زۆر کاریگەری باشتر بوو، دڵخۆشکەر بوو بۆ زیندانی سیاسی و زیندانی سیاسیش لێ ورەی پێدەگرت. بەڵێ ئایا ئەو گوشارانەی کە لەسەر گیراوان پەیڕەو دەکرێت لە ناو ئێراندا یەکدەستە؟ بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شارەکانی دیکەدا گرتوخانەی زۆر ڕژێم هەیە، ئایا ئەو گوشارانە یەکدەستە وەکو یەکە بەرامبەر بە گیراو پەیڕەو دەکرێیان جیاوازی لێدا؟ نا بەداخەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان چون جغرافیایەکی سنە نشینە زۆر کات دەبینیت کە تۆ یەکەم تاوانت ئەوەیە کە کوردی دوم تاوانیش ئەگەر سنەش بی لە جغرافیا سنیەکانە دانیشتوو بیت ئەوە خۆی دوو تاوانی سەرەکین کە هینەبێ کە دوو تاوانی سەرەکین کە لە دادگار پێت دەدەن یا بە شێوەیەکی سیستماتیک ڕژیم نایهەوێت بەندکراوی سیاسی بە تایبەت لە پارێزگای سنە و کرماشان و ورمێ ئاماری زیندانی سیاسی لە نێو گرتوخانەکانیدا لەم سێ پارێزگایەدا زیاد بکات یا سزای تەبعید بە واتای دوورخستنەوە بۆ شارەکانی تری ئێران وەک میناب، بیرجەن، کاشمەر وەکو شارەکانی تر کە ئاو هەوایەکی باشیان نیە دووریان دەخاتەوە بۆ پارێزگایانە کە ئەمە خۆی لە خۆیدا دەبێت بە هۆی ئەوەی کە زیندانی ڕوبەڕووی زۆر کێشە دەکاتەوە کە وەک کەمبوونی دیدار لەگەڵ بنەماڵیان و هەڵسوکەوتی زیندانیەکانی تر لەوێدا دەبێتە لەوێدا زیندانی بەرەو ڕووی دوو نەیار دەبێتەوە کە یەکیان زیندانبانە و ئەوی کەشیان زیندانیە کە زۆر جار لەلایەن زیندانیەکانی تریشەوە تووشی کێشە دەبێت. بەڵێ فەخرەدین فەرەجی زیندانی سیاسی پێشوو لە ئەڵمانەوە گەلێک سپاس بۆ بەشداریت لەم ئەکتوێلەدا. ڕۆژتان باش. بەڵێ بینەرانی هێژار و لە باشووری کوردستان دەکەین. باشووری کوردستان بە دوو قۆناغی هەستیاردا تێپەڕ دەبێت. یەک بابەت لەسەر ڕەفراندۆم و گرێبەستە نەوتیەکانە
دوومەنیشی دەستپێشخەریەکانی کۆنگرەی نەتەوەی کوردستان بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەی لە ئەو بابەتەدایە. شاندێکی کۆنگرەی نەتەوەی کوردستان سەردانی کۆمەڵی ئیسلامی کوردستانیان کرد و دوای کۆبوونەوە ئەندامێکی مەکتەبی سیاسی کۆمەڵ ڕایگەیاند کە پشتیوانی کۆنگرەی نەتەوەی دەکەن و پشتگیری هەر کۆبوونەوەیەکیش دەکەن کە ڕێخستنی نێو ماڵی کوردی لەگەڵ خۆی دابێنێت. دوێنێ ئێوارە شاندێکی کۆنگرەی نەتەوەی کوردستان لە شاری هەولێر سەردانی مەکتەب سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستانیان کردبوو. عەبدولستار مەجید ئاماژەی بەوە کردووە کە ئێمە دەزانین پارچەکانی تریش تایبەتمەندی خۆیان هەیە و دەبێت هەمومان پشتیوانی یەکدی بین. شاندی کەنەکە بریتی بوون لە تاهیر کەمەلیزادە جێگری هاوسەرۆکانی کەنەکە و هەریەکە لە ئەندامانی دەستەی بەڕێوبەری پەروین عەزیز، فاڕۆق جەمیل، دکتۆر کامران بەرواری و فەرهاد دۆسکی. هەروەها شاندی کۆمەڵی ئیسلامیش بریتین بوون لە هەریەکە لە عەبدولستار ئەندامی ئەنجومەنی سیاسی مەکتەب سیاسی و هەریەکە لە سەلیم کۆیی و حەسەن بابەکر ئەندامانی سەرکردایەتی. ئەمە لە کاتێکدایە هەمان شاندی کەنەکە سەردانی مەکتەب سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانیان لە شاری سلێمانی کردبوو و ڕایەنگەیان کە هەردوو لە پشتیوانی خۆیانیان بۆ کۆنگرەکە دەربڕیوە و هەروەها بە هەمان ئامانج بڕیارە سەردانی لایەنە سیاسیەکانی دیکەش بکەن. لە بەڕێوەبردن و لە حکومڕانی و لە بڕیارداندا پێم وایە کۆمەڵێک گرفتمان هەیە ناو خۆماندا پێویست دەکات باز بکرێەوە لە هەمان کاتدا پێویست دەکات ئێمە وەکو کورد بە شێوەیەکی گشتی چوارچێوە. بەڵێ لەم نێوەندەدا پرسی ڕەفراندۆم و پەرلەمان و هەروەها گرێبەستە نەوتیەکان بووە بابەتی کۆبوونەوەیەکی ڕۆژنامەوانەی تەفگەری ئازادی کۆمەڵگای کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستانیش هەڵوێستی خۆی ئاشکرا کرد. پێکەوە هەڵوێستی ئەو دوو لایەنە لە دوتۆی ڕەپۆرتاژێکدا بەیەکەوە دەیبینی. بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ڕیفراندۆمی کردوتە ڕۆژەوی سەرەکی باشووری کوردستان. لە کاتێکدا خەڵکی باشووری کوردستان لە ناو کۆمەڵی قەیران و دۆخێکی لێڵ و ناڕووندا دەژین، دۆخێکە لە ئاستی ئاڵۆزی سیاسی و ئابووری و بەڕێوەبەرایەتیدا گەیشتوتە دۆخی گێژاو. ئەم دۆخە بەدەستی هەمان هێزەوە کە پرۆپاگەندەی ڕیفراندۆم دەکات ڕوبەڕووی گەلەکەمان کراوەتەوە. گەلی ئێمە لە ئێستادا پێویستی بە پرۆسەیەکە بۆ چارەسەری. ڕیفراندۆمیش هێندەی پرۆسەیەکە بۆ پەردەپۆشکردنی قۆناغی شکستخواردوی حکومڕانی، هێندەی پرۆسەیەکە بۆ سپیکردنەوەی ڕووی دەسەڵات و سیاسەتی شکست خواردویان، هێندە پرۆسەیەک نییە بۆ چارەسەری پرسەکانی کۆمەڵگا. بە پێچەوانەوە بە یاریکردن بە ئیرادە و هەستی نەتەوەیی گەل و دوورخستنەوەیان لە ئامانج و دەربڕینی ناڕزایەتیەکانیان هێدی چارەنووسی گەل بەرەو ئاقاری هەڵدێر و نادیار دەبن. واقعی سیاسی ئەم هەرێمە ئەوەی سلماندووە کە ئەم دەسەڵاتە هیچ حسابێک بۆ دەنگ و ڕاو بۆ چوون و داواکاری خەڵک ناکات. ئەمە شوای کردووە کە متمانەی گەل بە دەسەڵات و ڕیفراندۆمەکەی نەبێت و بە هەستیاریەوە لێی بڕوانن. پارتی دیموکراتی کوردستان لە کاتێکدا کە بەدەستی خۆیان گەورەترین دەستگای یاسایی و دەنگی خەڵک کە پەرلەمانە و دەتوانین بەدایکی یاسا بەناوی بکەین بە شێوەیەکی نایاسایی و سەربازی لە کار دەخەن. تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان کە لە پێناو چارەسەری و داکۆکیکردن لە مافی ڕەوای گەلی کورد تێکۆشان دەکات بە ئەرکی سەرشانی خۆی دەزانێ لە بەرامبەر هەموو پرسەنەتەوەی و دیموکراتی و کۆمەڵایەتیەکان هەڵوێستی خۆی نیشان بدات. سەبارەت بە ڕیفراندۆمیش ئێمە بە هیچ شێوەیەک دژی ڕیفراندۆم نین بۆ بڕیاردان لەسەر چارەنووسی گەلی کورد، بەڵام هاوتەریب لەگەڵ تێبینیەکانمان کە لەسەرەوە ئاماژەمان پێکرد پێویست دەبینین کە دەبێت ئامانجی ڕیفراندۆم تەواو ڕوون بێت کە لە پێناو چیدا دەکرێ و لە هەموو ناوچە کێشە لەسەرەکانیش ئەنجام بدرێ. پێش ئەنجامدانی ڕیفراندۆم پێویستە هێزە سەربازی و سیخوڕیەکانی دەوڵەتانی داگیرکەر بکرێنە دەرەوە و ڕێگە بە دەوڵەتان نەدرێ دەستێوەردان لە کاروباری ناوخۆی باشووری کوردستاندا بکەن. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، ڕاگەیەندراوی ئەنجومەنی سیاسی سەبارەت بە پرۆژەی کاراکردنەوەی پەرلەمان. سەبارەت بۆ پرۆژەی بۆ کاراکردنەوەی پەرلەمان لەلایەن پارتی و یەکێتیەوە خراوەتە ڕوو بە کورتی دەڵێین. هەموو لایەکمان جەختمان لەسەر بەدیهێنانی کەشێکی تەبایی و ئاشتەوایی لە هەرێمدا دەکردەوە. پێمان وا بوو هەنگاوی یەکەم بە کاراکردنەوەی پەرلەمان دروست دەبوو. بەڵام بەو شێوازەی کە پێشنیاز کراوە ئەو کەشە نایەتە دی. چونکە دروستە بپرسین گۆڕینی سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئایا چۆن دوولایەن حەقیەوە بە خۆیان دەدەن کە باس لە بەرکەوتەی لایەنەکانی تر بکەن و لە بری ئەوانیش بڕیار بدەن. ئێمە پێمان وایە پەرلەمان کارا بکرێتەوە و بەو دەستەی سەرۆکایەتی ئێستای درێژە بە بەرنامە و کۆبوونەوە کارەکانی بدات و پێکەوە هەمومان هەنگاو بۆ چارەسەرکردنی کێشەکانی ترمان بنین.
لەسەروی هەمویانەوە چاکردنی بار و گوزەرانی خەڵکی کوردستان، کۆمەڵی ئیسلامی کوردستان، ئەنجومەنی سیاسی 19 ڕەمەزانی 1438 بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. بەڵێ بینەرانی هێژە لێدوانی ڕۆژنامەوانی هەریەکە لە کۆمەڵی ئیسلامی و تەبگەری ئازادی کۆمەلگای کوردستان بوو سەبارەت بە ڕەفراندۆم و گرێبەستە نەوتیەکان لە باشووری کوردستان. ئێستاش ڕووناک مەجید هاوسەرۆکی ئەنجومەنی هەرێمی سلێمانی تەبگەری ئازادی کۆمەلگای کوردستانمان لەگەڵدایە. بەڕێز ڕووناک مەجید، ڕۆژتان باش؟ ڕۆژ باش، ڕۆژی ئێوە و هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی فریدۆمش باش. سپاس. بەڕێز ڕووناک، ئێوە دوێنێ کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیتان بەڕێوە برد، هەڵوێستی تەبگەریشتان بۆ ڕای گشتی دەستنیشان کرد. لەم کات و ساتەدا دەست بە کۆبوونەوە کراوت بە دەست پێشخەریکەنەکە جارێکی دیکە هەوڵدان بۆ کۆنگرەی نەتەوەیی دەکرێت. ئایا گەلۆ ئەم هەوڵدانانە چەندە سەرکەوتن لەگەڵ خۆی دابێنێ؟ پرسی ڕەفراندۆم بە پرسێکی گومانایی وەسفتان کردووە، لەو بابەتەدا ئێوە بیر و ڕاتان چییە؟ فەرموون. بەڵێ، دەست خۆش بێ، زۆر سپاس بۆ هەمولایەت. ئێمە وەکو ئەزانین کە ئەم ڕفراندۆمەی کە ئێستاکە لەسەر پێشنیازی پارتی و یاخود چەند حزبێک ئەو بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە هاتۆتە ئاراوە گوماناویە، چونکە بۆ زۆر گوماناوی تەمەمژاویە، چونکە وەکو هەمومان ئەزانین کە ئەم کۆبوونەوانە کە ئەنجام درا بۆ ئەنجامدانی ڕفراندۆم لە کۆبوونەوەیەکی حزبی تەستی چەند لایەنێکە بەرپابوو. پاشان ئامانجەکانی ئەم ڕفراندۆمە دیاری نییە، کە ئەمە دیاری نەبوو بۆیە کەواتە لێرە کە ئێمە ئەزانین کە ئەم ڕفراندۆمە یاخود ئەنجامدانی ئەم ڕفراندۆمە گوماناویە. بەشدار نەکردنی کۆمەڵک لەلایەنە سیاسیەکان دیسانەوە یەکێکە لەو گومانانەی کە ئەکرێت لەسەر ئەم پرسی ڕفراندۆمە، چونکە هەندێک جار وەکو ئەزانین ئێمە ئێستا کە باشووری کوردستان لە دۆخێکی زۆر ناهەموارە دەژی، دۆخێکەوە پرسی ئابووری، پرسی کۆمەڵایەتی، هەموو پرسەکان چەقی بەستووە لە چوارچێوەی ئەمەدا پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی دەنگی ئەو ناڕەزایانەی خەڵکەم بکاتەوە وەکو هەموو جارێک و کاری هەموو کاتێتی بۆ کەپکردنی دەنگی ناڕەزایی خەڵک و هەڵوێستنەوە نەگرتنی خەڵک و گەوجاندنی خەڵک بابەتی ڕفراندۆمی هێناوەتە ئاراوە، وەکو هەموو جارێک ئەزانی کە لە نەورۆزەکانە بابەتی دروستبوونی دەوڵەتی کوردی ئەهێنێتە ئاراوە. بۆیە ئێمە بە چاوێکی گوماناویەوە سەیری ئەم پرسە ئەکەین، چونکە لە ژێری ئەم پرسەدا ئایا تا چەند یان چەندین لە مەسلحەت و بەرژەوەندیەکانی تاکە حزبی و چەند حزبێکی کەم، یعنی ئەگەر بڕوانینە سەر بابەتەکە تەنها بەرژەوەندیەکانی دوو حزب زیاتر نییە، بەتایبەتی زۆریش بەتایبەتی بەرژەوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان لە تاڵانکردنی سەروەت و سامانی وڵات و لە گەوجاندنی خەڵک و دیسانەوە لە بێئیرادەکردنی خەڵک. بۆیە ئێمە بە گوماناویەوە سەیری ئەم پرسە ئەکەین. بەڵێ، بەڕێز ڕووناکیەوە باستان کردەوە، ئایا دەست پێشخەریەکانی کەنەکە لەو چوارچێوە چۆن دەبینن؟ گەلۆ پارتی دیموکراتی کوردستان لە سەرویانەوە چۆن پێشوازی لەو دەست پێشخەریەی کەنەکە بکات؟ ئێمە هەموو جارێک هەموو کاتێک هەوڵ تێکۆشانمان ئێمە لە پێناوی گەل و نیشتمانایە، بۆ یەخستنی هەموو پارچەکانە، بۆ یەخستنی گەلی کوردە، بۆ یەخستنی دەنگی گەلی کوردە، بۆیە ئەوەی کە کەنەکە هەستاوە بەو دەست پێشخەری کە بەرژەوەندیەکانی گەلی خستۆتە پێش هەموو بەرژەوەندیەک بۆ یەخستن و یەکریزی میلەتەکەمان بە ئەنجامدانی چەند کۆبوونەوەیەک لەگەڵ لایەنە سیاسیەکان و بۆ ئەنجامدانی کۆنگرەی نەتەوەی کورد کە ئێمە ئەزانین کۆنگرەی نەوتەوەی کورد تەنها ئەتوانێت کە گەلی کورد بگەێنێتە ئەستێکەوە ئیتر چیتر دژمنان نەتوانن بە هیچ شێوەیەک پڕی پێبەرن، چونکە ئێمە ئەزانین بەیەکگرتنی گەلی کورد هیچ توانە و هیچ هێزێک نییە لە جیهانە و لە دنیادا کە بتوانێت بەرەنگاربوونەوەی میلەتی کورد بگرێت. بۆیە ئێمە ئەوە زۆر بە نرخی دەزانین، زۆر دەینرخێنین و بەڕێزەوە سەیری دەکەین و هەروەها پشتگیری کۆنگرەی نەتەوەی کوردیش ئەکەین، کەنەکە دەکەین لەم پرسەدا و بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەکانی کەنەکەدا.
بەڵێ ڕووناک مەجید هاوسەرۆکی ئەنجومەنی هەرێمی سلێمانی تەڤگەری ئازادی کۆمەلگای کوردستان گەلێک سپاس بۆ بەشداریتان لەم ئاکتوێلە. سپاس. بەڵێ بینەرانی هێژە ڕوو لە باکووری کوردستان دەکەین. مافی پەرلەمانتاریەتی تۆگبا هەزار پەرلەمانتاری هەدەپەی وان لەلایەن کۆمیسیۆنێکی مەجلیسەوە ئەتاڵ کرایەوە. لەو چوارچێوەیەدا دەوڵەتی تورک هەوڵدانەکانی بۆ ئەوەی کودتا لەسەر پەرلەمانتارانی هەدەپە بسەپێنێت دەستی بە هەوڵدان کردووە. دوێنێ لە بڕیارێکدا لە مەجلیسی تورکیەدا مافی پەرلەمانتاریەتی تۆگبا هەزار پەتاڵ کرایەوە و بڕیارە ئەو بابەتە بخرێتە دەنگدانی مەجلیسەوە. بەڵێ بینەرانی هێژە ئێستاش پەرلەمانتاری هەدەپەی شاریوان تۆگبا هەزار لە سەرهێڵی تەلەفۆن لەگەڵێمەیە. بەڕێز تۆگبا ڕۆژ باش. ڕۆژ باش. بەڕێز تۆگبا لە ڕۆژانی بەریدا ئەو هەڵوێستی دەوڵەتی تورک پشتی بەتاڵکردنا مافی پەرلەمانتاریەتی هاوسەرۆکی هەدەپە فیگەن یوکسەک داغ دێت. هەرەوساژی مافی هاومڵاتی بوونی چەند کەسێکشی لە کەسایەتیان کورد لە باکووری کوردستان کە لە دەربەی ئەوروپان ئەوانجی کەتێتە مژار بەتاڵکردن. گەلو بەوان دەرحەقی وان مژارانە دەستپێکی شرۆڤەیەکی کورد لێوە بگرین. شرۆڤەیەوە چییە دەرحەقی وێ مژارێک کەرم کەن؟ لە سەریدا بەڕاستی نەها ڕۆژ بڕۆژ AKP û devlet êriş li ser HDP û ser Kurda ser ew dengê hembera wan ki hebe wan dikin gav bi gav van êrişê xwe zêde dikin gav bi gav van êrişê kur dikin niha jî dî em dinherin parlamenterên me hevserokên me şaredarên me siyasetmedarên me hezaran niha girtî gihêranin hevserokên me yetîgên yüksekta û ya Nursel Aydoğan parlamenterên me Amedê yê wan hezka parlamenteriyan xistin niha jî dereqa ser min û ser heval ser parlamenterên me Faysal Sarı Yıldız bên niqaşê dikin. Bi rastî eva nêzik bûna eva mêjiya aliyên Kurda deh dûr ne eva sed sale devlet aynı mecliyê ser Kurda xwe nişan dike. Li belê taybetî vê du salê da em dinher niha rojhilata navîna şerek heye û saetî pê perçe perçekirinê daxwaza Erdoğan ji hezka xwe ra nava vê şerê da parekî hilde ji bo vê parê ji hezka Kurda jî xilas bike. Hezka pêşiya da çi qas astengî hebe dibe Erdoğan astengî hemû bifetinin rabikin li ser wê xwe bijînim ji bo wê jî niha dijî xwe HDP û Kurda û ew kesên reydana HDP û jina dibîne em dinherin li aliyên rojhilata navîn Rojavayê aliyên Şengalê êrişê Kurda dike li Bakuran Kurdistanê Kurda êriş dike bajaran bombebaran dike qetliyam kuştin şewtandin girtin çi qas tişt hebe hemû stir di pêşiya xwe hukukê naznake hemû tişt hede destê xwe da tu dadgeh tu dozger hemî xisê destê xwe da parlamento kiriye bi destê xwe da çi biryar digire hez dike parlamento jî biryarê bêje erê da بەڵێ لە گۆڕی ئاخەفتنەی تا حکوومەت بەر بە دیکتاتۆریەکی تام دەچێت لە تورکیا گەلۆ لە ئاستی ئەوروپادا ئانەها هون لە ئەوروپا لەگەڵ ڕایدارن ئەوروپا چاوپێکەوتن ئەنجام دەدەن دیداریەوە هەیە چاوا لەوێ مژارە دەنێرن ئایا پەرلەمانی ئەوروپا چما دەرحەقی تورکیەدا بڕیارێکی نوت ناگرێتن؟ ew dema li Erdoğan mafê mirova û bin pêk kir çareserî xilas kir me çend cara hevdîtin û bang jî kir me got Erdoğan dî rê derketiye rêya demokrasiyê rêya aşitiye rêya ew mafê hûn behsa dibêjin ki mafê mirovahiyê hemî ji bo wan ev e hûn behsa wê dikin Erdoğan ve hemî pê dike ji bo yekî gerekekî hûn bi sekinezîneke zelal nişan Erdoğan bikin Erdoğan bankirnê xwe bisekine lêbelê em du salê gotinên Avrupayê ser ew ê yani dibêjin em rexne dikin em xemgînin gerek Erdoğan xwe biguherîne lêbelê gotin ser vê naçin
ji bo jî Erdoğan ser vê gotinê hewce nebine xwe teh bigurne çünkü li ber ku pêşiya wê da astengeke giring sine, astengeke mezin sine. Yani Avrupayê jî xemgîniyan dibêjin aliyên aboriyê, aliyên penebera dibêjin bi gora rewşa Tirkiye, bi gora rewşa Erdoğan hinekî hez dikin ki dest dengekî bilind bernaxin. Ew jî pirsgirik e. Lê herî dawiyê da بله کرم کن herî dawiyê da li Meclisa Parlamenterên Konseyê Avrupayê biryar girtir Tirkiye gotin em ê her pêvajoyê disa pêşiya 2004 netewîn yekbûyînê biryarek girtin raporek nişandan ser qirkirinên li devletan Tirk û Erdoğan ji bo jî ev tiştana giringin lê belê niha pêşiya vê faşîzma Erdoğan nabe asteng da ji bo jî em jî dibêjin gerek Avrupa teknineke daha zelal nişan bike wê aliyê. بله برستوک با ام به کورتاسی دقیقی نرینی داوی تبگرین لسر وی که ایرش حیات دچه زیده تر دبی گلو دولتی ترک لارمانجی خودا سرکتی آنه کو devleta Türk ser Armanca xwe bikete ez fikrim ki roj bi roj hêrsa wî êrişî wî hininde zêde nedibû. Dixwaze ki ser tinebûna me xwe ava bike, ser înkarkirina gelan xwe ava bike. Lê belê roj bi roj têk ew diçe ji bo jî ev faşîzma wê naçe Armanca xwe da ji bo jî êrişê xwe zêde bike. Yani naha ew mînak em dibêjin bi hareketiye ki hez dike daha zêde êrişê xwe zêde bike. Em dizînin her roj li hemû bajarên Kurdistanê û Tirkiye binçavkirin û girtin dest pê dike. Dizanekî hatiye dawiyê da hem rojlata navîn da hem Bakurê hem Tirkiye hatiye dawiyê da ji bo jî hez nake vê dawiyê nîşanekê bike. Ji bo jî ser êrişan ser tirsandinê hez dike xwe veşêre. Lê belê ez dibêjim bila gelên me jî dilê xwe fere bigire. Ev dema belki hinde wan êrişê wan qirkirinê wan ew polîtikaya wan qirêj meriv gelê aciz dikin. Lê belê tu wexta bira moralê xwe xirab nekin. Em mafdarin û em hatine dawiyeriya dawiyê vê têkoşînê ji bo jî bila daha zêde kes, daha zêde baweriyê em ê ji bo azadiyan gelê xwe hemû setmedarên xwe em ê jiyaneke bi rûmet tebahî ava bikin. بله توگبازر پارلمانتاری هدف ای باجریوان گلک سپاس بو بشداریتان لوی اکتویل داو روش باش سپاس بله بینرانی هێژە ڕۆژەوی باکووری کوردستان لە فەرهاد مەمەد ئۆغڵو دەگرین ڕۆژنامەوان هەروەها ئەوەی کە لە ڕۆژەوی باکووری کوردستانە زۆرتر جێگەی بابەتە ئەویشەوەیە کە ئێستا لەسەر سایتی فرات نیوز بڵاو بووەتەوە ڕۆژنامەی سۆژن هاتووەتە ئاستەنکردن هەروەها 25 گوندە قەدەغەی هاتوچوو لەلایەن دەوڵەتی تورکەوە ڕاگەیەنراوە لە 25 گوندی سەر بە پاسووری ئامەد ئەو قەدەغەکاریە لە سەر گوندەکان ڕاگەیەنراوە ئەو بڕیارەش لەلایەن والی و بەرپرسیارانی ئاکەپەی ناوچەکەوە دراوە ناوی گوندەکانیش لە سایتی فرات نیوزدا باسی لەسەر کراوە هەروەها بینەرانی هێژە لە درێژەی گوشارەکان کە پەیڕەو دەکرێت ڕاگەیەنرا کە ڕۆژنامەی سۆژنیش ئاستەن کراوە و لەو چوارچێوەی گوشار لەسەر چاپەمەنی ئازاددا لەلایەن بەرپرسانی دەوڵەتی تورکیەوە بەرامبەر بە ڕۆژنامەکان بەڕێوە دەچێت. بەڵێ بینەرانی هێژە دەچینە لای فەرهاد مەمەدۆغڵو بەڕێز مەمەدۆغڵو ڕۆژ باش ڕۆژ باش سەرچاو ڕۆژ باش فەرهاد هون ئەگەر بکارن بە کورتاسی ڕۆژەوی باکووری کوردستان بە ئێمە ڕاپار بە بکەی و لە سووری ئامەدەوە دەست پێ بکەین گەلۆ وان ئێرش کە لەسەر گەل هەیە و بە ئامانجی واڵاکردنی تاخن سوورێ چی هەیە بەردەستێوەدا زانیاری بەێ ڕاستە یعنی لە پێشترکە و شەڕ و پێچوون لە تاخێن یە 6 محلەین یە سوورێ پێکاتبوو هیچ ئەو قەدەخەیە و هاتن و چوون و مخابن بە تەواهی هاتیە وێرانکردن بەداخەوە دو محلە لالە بەگو علی پاشا ناوێ محلەن ئەوە کو
هێزên dewletê û herwa bi fermî ku bi biryarê qanûnê hikmê qanûn da ku dabûn derxistin dixwazin malê wan welatiyan li wê derê wêran bikin herwa welatî li wê derê koçber bibin. Platformekî hatibû avakirin û bi navê parastina welatiyên yê ku navçeyan Sûrê dijîn herwa ji serê meha Ramezanê vir da li wê derê parastinê pêk tînin û bi welatiyan da hevkarî dikin. Mixabin yek bi yek bi maşîneyên yê dibinê destên dewletê de li wê derê malên welatiyan tên wêran kirin. Ne tenê ku mal tenê wêran kirin û çalan kirin, mixabin av û kerabeyan ya ew avahiyan yê malan hatiye kut kirin, ne tenê ew yanî şebekeya ya tuwaletên jî mixabin ji ber ku ji aliyên hêzên yên dewletê ve ku hatibû tijêkirin destûr nadin ku li wê derê welatî di meha Ramezanê de jiyana xwe pêk bînin yanî av û kerabe û herwa şebekeya tuwaletê jî mixabin li wê derê nayê bikaranîn. Yani ev jî dida xuya kirin ku bi çi awayekî hovane dewlet dixwaze ku welatî ji wê derê koçber bibin. Yani piştên mehan Ramezanê dikaribû vî tiştê pêk banyanan lê di meha Ramezanê de ev ku bi demildest dixwazin li wê derê welatî koçber bibûn û herwa ew projeyê xwe wê derê bikar bînin dida xuya kirin ku armancên wan û herwa projeyên wan bo navçeyan Sûrê taybet li Bakurê Kurdistan wek Cizîr û Nisêbîn û herwa bi aliyê Şemzînan jî dixwazin dubare pêk bînin. Ew platforma ku hatibû avekirin ji sazî û dezgehên civakî herwa Sendîkaya Parêzerên Amedê Komeleya Mafê Mirovan û gelek saziyên civakî ku bi navê parastina platforma Sûrê xebatê xwe didomînin partiyên siyasî HDP û DBP piştevaniya wan dikin mixabin leber ku rewşên Bakurê Kurdistan rewşa awarta ye li wê derê welatî nikarin kom bibin, nikarin xwepêşandan û çalakiya pêk bînin. Taybet li Sûrê rewş bi vî halê ye. Li Bakurê Kurdistan li Amedê û herwa li derzorên Amedê li Batman û heta Wanê di roje li ser hêzên siyasî pirtir ku endamên yên HDP, DBP, KCD û TJAyê ne endamê wan hatin binçavkirin taybet li Amedê ku hevde kes ji wana di demên borî da ku kesên hevşaredar bûn hatin binçavkirin di roje ew binçavkirinê wan berdewam e gelo wê encam çi bibe mixabin ji niha da nediyare li ber ku gelek caran kesên siyasetmedar hatin binçavkirin û bi mehan di zindana da binçavkirî man û piştê wan biryarê wan ê zindankirinê hate danandin. Herî dawî wek hûn dizanin bo parlamenterên HDP yek bi yek biryarên yê fezlekeya biryarên yê ku werin zindankirin tên danandin. Herî dawî ji bo parlamentera ya Amedê Nursel Aydoğan biryara ku mafên wî parizbendiya parlamentoyê were betalkirin û herwa 10 salan ku ceza dabûn dadge. Herî dawî li bo Tirkiye ku parlamenterên CHP Enis Berberoğlu li ber ku biryara 25 sal zindankirin hate danandin rewşa Tirkiye pirtir li ser vî babet êdî xuya dike eşkere dike îro li Ankarê jî wê xwepêşandanekî pêk were dida xuya kirin ku bi destên CHP ji bûna Bakurê Kurdistan taybet ser HDP li ser DBP ku biryar li parlamentoyê hatibû girtin niha jî bandora xwe li ser CHP dike li Bakurê Kurdistan dixwazim bilêv bikim ew meheleyên yê ku navçeyan Amedê li Licê, Karazê û Hênê û heta Hezro û Pasurê de li ew minteqa li ew gund û deveran operasyonên çekdarî tê berdewam kirin li gor zanyarîn bi fermî car carna encama ku leşkerên supayên Tirkiye jiyana xweşdestane biraya giştî û ragihandinê de tê parvekirin mixabin di meha Ramezanê de ew heremên ku hatiye qedexe kirin li wê derê welatî bi awayekî asanî nikarin karê xwe rojane pêk bînin li ber ku qedexeye ew minteqe ew gund ew dever hatiye qedexe kirin. Belê Ferhad Memedoğlu rojnamewan gelek spas bû tevlîbûnê we kemijarî Bakurê Kurdistan û Tirkiye wê me ragihand û roj baş. Belê bîneranî hêja rûla Rojavayî Kurdistan dekin rojevî Rojavayî Kurdistan la Emîr Ehmedî rojnamewan werdekirîn. Emîr roj baş. Berêz Emîr rojevî Rojavayî Kurdistan rojevî germ çî heye her wek bas li serekirê gerekekî dîkeş li Reqa azad kirawe. بله شرمانان براسي
لە ئەو ئۆپراسیۆنە بێوێنەیەدا بۆ لەو پێشڕەویە بێوێنەیەدا کە لە شاری ڕەقا لە پایتەختی خلافەتەکەی داعشدا دەستیان پێ کردووە زۆر بە خێرایی لە پێشڕەویدانەوە ئەمڕۆژ توانرا چوارەمین گەڕەک بە تەواوەتی لەژێر دەستی چەتەکانی داعش ڕزگار کرێ ئەم گەڕەکەی کە ئەمڕۆ ڕزگار کراوە گەڕەکی پیشەسازی واتە سەناع بوو لە شاری ڕەقادا کە یەکێک لە گرنگترین گەڕەکەکانە لە ڕەقا شەروانان لە پاش شارێکی سەخت و دژواری چوار ڕۆژان توانیان ئەمڕۆ ئەو گەڕەکە بە تەواوەتی لە چەتەکانی داعش ڕزگار بکەنەوە هەروەها بەردەوامی شەروانان لە پاش گەڕێکی پیشەسازیەوە ئێستا چوونەتە ناو گەڕێکی بیارات کە لە بەرەو ناوەندی شاری ڕەقا دەڕوات ئەو گەڕەکە ئیدی لە ناوەندی شاری ڕەقادایە پێشڕەویەکانی شەروانان بەردەوام هەم لە قۆڵی ڕۆژاوای شاری ڕەقەوە هەم لە ڕۆژ هەڵاتەوە بەردەوامی هەیە و شەروانان بە خێرایی لە پێشڕەویدانەوە شەڕێکی زۆر دژوار هەیە لە نێوانیاندا لە نێوان شەروانان و چەتەکانی داعشدا بەڵام ئەوەی بەڕاستی وای کردو و نیشانی داوە تاکو ئێستا لە ماوەی ئەم نۆ ڕۆژەیەدا کە شەروانان ئۆپراسیۆنی شەڕی گەورەیان بۆ ڕزگاری ناو شاری ڕەقا و پاکردنەوەی ناو شاری ڕەقا ڕاگەیان توانیان زیاتر لە چوار گەڕەکی گەورە و استراتژی لە شاری ڕەقا ڕزگار بن ئەم خێرایی ئەم پێشڕەوی شەروانان لەم ماوەدا ئەوە نیشان دەدات بەڕاستی ئیرادەیەکی پۆڵایی هەیە لە پشت ئەو پێشڕەوی شەروانانەوە کە وای کردووە چەتەکانی داعشی دی ناتوانن خۆیان لەبەری پێ ڕابگرن و هەر بێڕای ئەوەی کە بە ڕێگەی خۆتکوژیەوە هێرشی ئۆتۆمۆبیلی گومڕەشکرا و خۆتەقانەوە هێرشی بەردەوام دەکرێت لەسەر شەروانان بەڵام هیچ نەیتوانیوە کۆس بنێتەوە لە هەمبەر پێشڕەوی شەرواناندا و شەروانان بەو شێوازەی کە بەڕاستی پێشبینی دەکرا زیاتر لەوەش ئێستا لە پێشڕەویدانە بۆ نمونە شیمانێ ئەوە دەکرا کە ڕەقا چەند مانگان بەخایێنێ ڕزگارکردنەوەی بەڵام ئەو پێشڕەویانەی ئەم نۆ ڕۆژەی شەروانان ئەوە نیشان دەدات کە شەروانان بتوانن لە زووترین کاتدا لە زووتر لەوەی کە تەخمین دەکرا و شیمانەی بۆ دەکرا بتوانن شاری ڕەقا لە چەتەکانی داعش کە وەکو دوایین پێگە و مۆگەی داعشە لە سووریەدا ئیدی ڕزگار بکەن ئەوکان لەگەڵ ئەم پێشڕەوی شەروانانیشدا خەڵکانێکی مەدەنی زۆری لەناو شاری ڕەقادا هەن کە ئێستا لەژێر دەستی چەتەکانی داعشدا گیریان خواردووە شەروانان یەکێکتر لە هۆکارەکانیان کە دیسانیش بە وشیاریەوە زۆر بە وشیارەیەکی زۆر تەواوەوە پێشڕەوی دەکەن بۆ هیچ زەرر و زیانێکی گیانی نەگات بە خەڵکانی مەدەنی هەروەکو هێزەکانی سووریای دموکراتیک بخۆیان بەر لە ئۆپراسیۆنەکە ڕایانگەاندن کە ئارمانجی سەرەکەی ئەوان ڕزگارکردنی خەڵکانی مەدەنیە لە ڕەقادا هەروەکو ئەو ئۆپراسیۆنە لەسەر بانگەوازی سەر فۆج و عەشیرە عەرەبەکان دەستی پێکرد هەر بۆیە لە هەموو زیاتر گیانی هاوڵاتیان و پاراستنی گیان و ماڵی هاوڵاتیان لە ئەولەویەتی یەکەمدا یاوە جوای کردووە کە ڕۆژانە شەروانان بە سەدان هاوڵاتی مەدەنی ڕەقا لەژێر دەستی داعش ڕزگار بکەن و بیان گوازنەوە بۆ کەمپەکانی ئەو کەمپانێکە بۆ ئاوارەکانی ڕەقا لە شاری تەبقای ئازاد و هەروەها لە عەین عیسا ئامادەکراوە کە ئێستا نزیک بە 50,000 ئاوارە تێدا بەجێبوونە لە هەردوو کەمپەکاندا. ئەمیر ئەگەر بە کورتی ڕۆژەوی ڕۆژئاوای کوردستانی شتێکی گرنگ و ئەکتوێل هەبێت بۆ ئێمەی باسکەی بە کورتی دەتوانی فەرموون. هەواڵ سامان ئەمڕۆ یەکەمین ساڵیاد دووەمین ساڵیادی ڕزگارکردنی شاری گرێسپیە. گرێسپی شارێکە لە نێوان کانتۆنی ئەفرین و کانتۆنی کۆبانیدا دەکەوێتە نزیک بە 50 کیلومتری شاری کۆبانی لە بەرەی ڕۆژهەڵاتەوە. ئەو شارە بەرخۆدانی و قارەماندیەکی بێوێنە لەلایەن شەروانانەوە ساڵ 2015 توانرا ڕزگار بکرێت و ئێستا وێڕە ئەوەی کە زۆرینەی پێکاتەکانی پێکاتەی عەرەبن بەڵام ئێستا شاری گرێسپی یەکێک لە نمونەییترین سیستم و ئەزموونی دیموکراسیەتی هەیە لە خۆبەڕێوەبەری دیموکراتیکدا لە سووریەدا کە ئەوەش بەرچاوان بۆ لە ماوەیەدا بە خۆبەڕێوەبەری بە سیستمەکانیان بۆیە ئەمڕۆ لە گرێسپیدا بۆنەی ئەوە مەراسمێکە مەراسمێکی ڕزگارکردنی ئەو شارەکە پێکاتەکان و خەڵکە گەلانی گرێسپی بۆکان ئەو ڕۆژە ئەوەکو جەژنێک پیرۆز دەکەن هەوکان لەگەڵ ئەوەشدا شاندەیەک لە ئۆپۆزیسیۆنی سووریا هاتبوو سەردانی ڕۆژاوای کوردستانیان کردبوو لەگەڵ بەڕێوەبەرانی فیدراسیۆنی باکووری سووریایەوە بەڕێوەبەرانی ڕۆژاوای کوردستاندا کۆبوونەوە. شیای باس ئاماژە بۆکەم ئەو شاندەی کە هاتووە هەر هەمان ئۆپۆزیسیۆن
ئۆپۆزیسیۆن کە زیاتر لە 6 ساڵە لەگەڵ تورکیادا بوون بەڵام کە بینیان ئەوەی لە سووریادا لە عەرزی واقعدا سەرکەوتن تۆمار دەکات و خاوەن پرۆژەیە و ڕۆژانە پرۆژەکەی گشتگیر دەبێت بێتە ماڵی هەموو سووریا بەتایبەت پرۆژەی مجلسی سوریای دیموکراتیکە فیدراڵی دیموکراتیکە بۆ سووریا وای کردووە ئیدی ئۆپۆزیسیۆنان و ئەو گروپە چەکدارانەی کە سەر بە تورکیا بوو بە ساڵانە لەگەڵ تورکیادا دەستەمۆی تورکیا بوو ئیدی ڕوو لە ڕۆژاوای کوردستان لەو ئەزمونەی ئێدێرەدا هەیە بکەن و نمونەی یا بڵێن سیستمی پرۆژەی سیستمی فیدراڵی دیموکراتیک بۆ خۆیان بە هەند وەربگرن بۆ پێشەڕۆژی سووریا ئەوە یەکی تر لە گەورەترین سەرکەوتنەکانی مەجلسی سووریای دیموکراتیکە پرۆژەکەی ئیدی دەبێتە پرۆژەیەکی گشتی بۆ هەموو سووریا. بەڵێ ئەمیر ئەحمەدی ڕۆژنامەوان لە ڕۆژئاوای کوردستانەوە سپاس بۆ بەشداریتان لە ئاکتوێلی فرۆدین تویبیدا و ڕۆژ باش. بەڵێ بینەرانی هێژە بە کورتی هەواڵێک لە لۆندۆنی بەریتانیاوە باس لەسەرکەین بەهۆی ئاگرکەوتنەوەی تاوێرێکی شاری لۆندۆن ژمارەی ئەو کەسانەی گیانیان لە دەستاوا گەیشتە 12 کەس بەڵام پۆلیس پیشبینی بەرزبوونەوەی ئەو ژمارەیە دەکات. ڕاگەیەنرا کە دوای ئەوەی پێری ئاگرکەوتنەوە لە یەکێک لە باڵەخانەکانی ئەو شارەدا بەربوو تا ئێستا ژمارەی قوربانیان گەیشتووەتە 12 کەس و دەیان کەسیش بریندار بوون. دوایین بەشی ئاکتوێلیش سەبارەت بە ژیانی مەترسیدار و پڕ لە زەحمەتی و دژواری کۆڵبەرانە لە سەر سنوورە دەستکردەکانی کوردستان. پێکەوە دیمەنێک دەبینین کە گوزارە لە ژیانی زەحمەتی کۆڵبەران دەکات. لەو چوارچێوەیشدا کۆڵبەرێک بیر و بۆچوونی خۆی دەردەبڕێت. کاسپێس کارێک نییە و مەجبورین و ڕێ لە خۆشی خۆنە لە خۆشیان نییە. دەبینی ساڵان مەسەلەن کۆڵدارێکی زۆر دەکوژەرێ ئەسپن لێ دەکوژەرێ ئەیوە ئێرانێ کار نییە هیچ کارێک نییە لە خۆشی خۆن نیەمە بەرێ وڵات و ئێستا توی باویە خۆت نیداخوا دەچیەوە ناچیەوە هیچ باویە خۆت نی ئەرێ وەڵا وها بۆ دەگەڵن کوژاوە نەفەرن دەگەڵ کوژاوە وڵات کوژاوە ناوەڵا جاگە کارخانەیەکی لێ بێ شەریکێکی لێ بێ ئەمەش کارن لێ دەکەت و وەڵا هیچ کارێک نییە بە قورئان. جا جوورە زەحمەتەکان چەند دەبێ باری لەو دیوە شیرکەی لێی نیەی وای ئەسەب هەڵدەدێرێ ئەوە زۆر زەحمەتە دەبێت لێی نیەوە ئاوە ئەرێ وەڵا وها بۆ لێن هەڵدێراوە لێن تۆپی بۆێنەوەتەوە سەڵێ لاسپی دیکە ناوەتەوە. وەڵای بۆی کە ئەسپەکان لە گەیشت نەجێی تینێ ترسێ چاک بڕوە بۆیە مەسەلەن دوو کارتونای لێ دەنێین وەکەوانی دیکەی باری تەواو لێ نانێین ئەو بۆ جێی ترسەیە. وەڵی ڕازی بوونەکەی چێ مەجبوریێن دەڵێ چە یان وا چەند لە شاخانەی بۆ کار و کاسن واش لێت ناگەڕێت هەدەت کوژن ئاسپیت لێ دەکوژن بۆ خۆت دەکوژن ئەوە تا مەسەلا ئەوم کۆڵبەرە دەکوژێ ساڵات ئەو هەموو وەڵاخە ئەو هەموو بەڵێ بینەرانی هێژە لەگەڵ هاوکارانم هاتینە کۆتایی ئاکتوێلێکی دیکە تا بەیەگەیشتنەوە ڕۆژتان باش.